موبایلێکی سەر و ئازدە زمان لایە و هەندێک تایبەتمەندی ئازناوەشی لێ خۆگرتووە وەڵڵاهی نازانم سناوێکت لێ بنێم ئەرە نەچێنە ناو ئینترۆوە بچین یاڵڵا السلام علیکم هیوا زادە دیلمانی و کەمیشە لە تێک پلەسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ڤیدیۆیەکی نوێوە بە ئێوە شاد بووم بە موبایلێکی نوێی ڕێلمیەوە لە ڤیدیۆم جارەماندا باز لە موبایلێکە و پێشتر ئاماژەمان پێدا هەندێک تایبەتمەندی ئازناوە لێ خۆگرتووە و موبایلەکەش ئاس سەر و نزمە ینی نازانم سناوێک لێ بنین دووبارە با بچینە ناوەڕۆکی ڤیدیۆکەوە سەرەتادا هەڵپرسینی پاکەتەکەی و دەست پێ دەکەین لە دیزاینەوە دەست پێ دەکەن دیزانەکە لە بەشی دواوەیدا گەلە دیزانی کامێراکەیەوە بۆتان بخەینە ڕوو دیزانی کامێراکانی هاوشێوەیە لەگەڵ ریەلمی GT Neo 2 و OnePlus 9 و بەشی دواوەشی لە 8 سیم پێکاتوە کاتوانم بڵێم بەڕێژێکی باش ئاوێنەی دەبەخشێت ڕەشێکی تۆ خەسوونکە و لاتە نیشتەکانی لە پلاستیکی پێکاتوە و بەشی پێشەوەی لە دراگۆنی کاڵ پرۆ پێکاتوە بانچینی پارێزەری ڕوونماکە و دەربارەی ناسەرەوەی پەنجەمەوە لە بەشی داتەنیدا جێگیرکراوە کە ئەستێکی بڵێن خێرای هەیە هەرچی دەربارەی پلاتفۆرم موبایلەکە خود بڵێن ناوچی موبایلەکە خاوەنداریەتی لە چیپسێتی سناپدراگۆن 680 دەکات کە بناغەکەی 6 نانۆمەتریە و بەرزبوونەوەی فریکوێنسی تاوەکو 2.4 گیگاهرتز و یەکەی ڕێخێری گرافیکی موبایلەکە پێکاتوە لە ئەدرینۆ 610 بەڕامی 4 و 6 گیگابایت بەردەستراوە لە زۆری LPDDR4X و تەنها بەیەک زۆر بیرگەکە ئەویشان 128 گیگایە لە زۆری UFS 2.2 دەربارەی سیستەمی موبایلەکە خاوەنداریەتی لە ڕووکاری بەکارهێنەری ریەلمی UI وەشانی دووەم دەکات کە لەسەر ئەندروید 11 بنچی نەکراوە هەرچی دەربارەی کامێرای ئەم موبایلەیە لە بەشی دواوەیدا خاوەنداریەتی لە سیانە کامێرا دەکات سەرێکیەکەی بریتە لە 50 مێگاپیکسل هەستەوەری کۆمپانیای سامسۆنگ لە زۆری GN1 بە قەبارەی 1/2.76 ئینچ و قەبارەی پێکسڵی 0.64 مایکرۆمەترە تاقیکردنەوەمان بۆ کرد ئاستێکی باشی پێشکەش کرد لە ڕووی ڕەنگە و لە ڕووی دیتەیلەوە کامێرای دۆمان بەڕوونی 2 مێگاپیکسڵە کە یاریدەرە لەگەڵ کامێرای سەرەکی بۆ وێنە پۆرتڕێتەکاندا ئاستێکی باشی پێشکەش کرد لە باکراوند و لە ڕووی سروشتی وێنەکە و بلورکردنی بەشی دواوەمان کامێرای سەرەمان بەڕوونی 2 مێگاپیکسڵ بۆ چرکاندنی وێنەتە نزیکەکان بەکاردێت گەرممانەوێ وێنێک لە نزیکەوە بگرین یاخود وێنەی مێرولەیەک یاخود
بڕانی هەر شتێک کە بمانەوە لە نزیکەوە وێنێ بزرکێن ئەوە ئەم کامێرە سوودمەندە بۆمان. ئەوەشمان بیر نەچێت ئەم مۆبایلە پشتگیری لە کامێرای گۆشەفراوان ناکات، واتە لە خۆ ناگرێت. کامێرای سێلفیەکەمان بەڕۆنی 16 مێگاپیکسڵە، ئاستێکی زۆر باشی پێشکەشکردن لە لە وێنە سروشتەکان یاخود پیشاندانی ڕەنگی سروشتی بێت تێکدانی هیچ ڕەنگە دیتەلێکی باشیش پێشکەش دەکات. باتری ئەم مۆبایلە توانستەکەی 5000 میلی ئەمپێرە کە ڕێژەیەکی زۆرە و جێی دڵخۆشیە کە دەتوانێت بۆ ماوەی 2 ڕۆژ یاخود زیاتر بەرگە بگرێت، چونکە پرۆسەرەکەمان 6 نانۆمەتریە. بەرگاویکەرەوەی ئەم مۆبایلە توانای 33 واتە و لە نێو بۆکسەکەشدا جێگیر کراوە. مۆبایلەکە خاوەندارەتی لە دوانە بڵندگۆی ستێریۆ دەکات کە لە بەشی خوار و سەردا دەنگ دەردەچێت بە تەکنۆلۆژیای هاڕێس و دۆڵبی ئەتمۆس. ڕوونمایە مۆبایلە بە قەبارە 6.6 ئینچە لە زۆری IPS LCD و تێکڕانێبوونەوەی 90 هێرتزیش لە خۆ دەگرێت بە تێکڕاوەڵامدانەوەی سەری 580 هێرتز. بڕوونی فول HD+ و لە خۆگرتنی 400 پێکسل بۆ هەر ئینچێک لە ڕوونماکەدا. ڕوونمایەکی بڵین ئۆکی لە خۆگرتووە، چونکە دەکرا ڕوونمایەکی ئەمۆڵت بەکار بووە، بەڵام ئەبێ ڕەتساوی نرخەکەی بکەین کە لە کۆتاییدا پێتا ڕادەگەینی نرخەکەی چەندە. بە خاڵی لاوازی نابینیم چونکە لەم نرخەدا، چونکە تایبەتمەندەکانی دیکەی گشتگیرن و شایانی کڕنگە لەم نرخەدا. بارە ئێستا پێتان لەم نرخی ئەم مۆبایلە بۆ ڕامی 4 و 128 گیگابایت بریتە لە 159 دلاری ئەمریشی، بۆ بیرگەی 128 گیگابایت و ڕامی 6 گیگابایت پێکاتوە لە 169 دلاری ئەمریشی. لە بازاڕەکانی عێراقدا بەردەستە بە ڕەنگی ڕەش و شین. لە کۆتاییدا پێداچوونەوەی تەواوەتیمان کرد بە سەزەم تایبەتمەندیەکانی مۆبایلی ڕێلمی ئای. هیوادارین سوودێکمان گەیاندوێت. ئەگەر بەدڵتان بوو لایک و سابسکرایب و شێرتان بیر نەچێت. هەر شاد.